ناوەڵا براکەم ئەوە قەت خزمەت نییە بە هونەرمەندیەگەێنن من ئەمڕۆ ساڵێت تێپەڕ دەبێت بە سەر کۆچی دوایی هونەرمەند ئەحمەد دەروێش کە ساڵی پار لەمڕۆدا جێی دەستدا لێسەدا هونەرمەندان وردەوردە دێنە ئێرە بۆ ئەوەی کە یادی کۆچی دوایی ئەو هونەرمەندە بەرز ڕابگرن. من پێم خۆشە بچمە لای کاک مەحموو برای هونەرمەند. سڵاو لەبێ کاک مەحموو، دوای ناخۆشیتان بێ تەندروستی خۆشمە جارێ مەخوا بین بین باشمە بی بینش ئاوە سەماوەیە. ئەمڕۆ ساڵی تێپەڕێ بەسەر کۆچی دوایی هونەرمەند ئەحمەد دەروێشی براتە چ پەیامێکتان هەیە لێرەوە؟ وڵا پەیامی چیمانە بێت؟ خۆشەویستیمانەیە بۆ خەڵکەکە ئەوە دوامانەکەوێت چکاوە دڵنەواییمانەکات. سوپاسی گەورە و بچووکیانەکەم، سوپاسی ئەوانەیشەکەم کە لێرە نین، مەمنونیانم کە بە تەنگی دڵی ئێمەوە هاتوون هەتا دنیا ئەم چاکە و ئەم جوانیم لە فکر ناچێت. ساڵانێک خزمەتی بە هونەری کوردی کرد، دوای مردنی چی بۆ ماڵ مناڵەکەی کرا؟ وەڵڵاهی ئەوەی کە زەرور بێ نەکراوە، بەڵام جەزای ساز ماڵی ئاوا بێ لەگەڵیەوە دەختێشتی بۆ کرد، ماڵی ئاوا بێ ئیشێکی جوانی بۆ کرد و یارمەتییان و ئیتر بڵم چیانی لەوە زیاتر هونەرکردن بەو شێوەیە لە کوردستانە. نەوەڵی تۆ ئەگەر لە ڕاستیا بڵی هەور نە لە هونەر و لە هونەرمەنددارێتەوە براکەم. ناوەڵا براکەم ئەوە قەت خزمەت نییە بە هونەرمەندیەگەێنن. من 52 ساڵ خزمەتی هونەریم هەیە، دوو سێجات جەڵدە لێیام هەر کەس لی نەپرسیم، هەر حکوومەتەکە لی نەپرسیم بزانە چیمە و چیم نییە، ئیترە بێ ڕێزی هونەرە بێ چی بێ. 52 ساڵ خزمەتی هونەری ینی ئەزمونم هەیە لەم ئیشە هونەریە باشە. ئەگەر بگەڕیتەوە بۆ پێش 52 ساڵ لەمەوبەر هونەرەکەی تۆ جاریتە؟ لەبەر خۆشەویستی خەڵک، لەبەر خۆشەویستی خەڵک نەک لەبەر ئەمە ئەو بەس لەبەر خۆشەویستی ئەو خەڵکە کە چەند ڕێزمان لێگرن و چەند حرمەتمان لێگرن. خۆشەویستی خەڵک بۆ تۆ هەموو شتێکە. خۆشەویستی و دیاربوون لە ناو خەڵکە و ڕێزگرتن هەموو شتێکە بۆ ئینسان. هیچ یادەوەریەکە لە خەیاڵایەکە لە بیر نەچێتەوە لەگەڵ ڕەحمەتیە؟ بۆخوا من یادەوەریم زۆرە لەگەڵ ێ بەڵام خۆیسە ناتوانم باسی بکەم. یادەوەریمان زۆرە بەیەکەوە. شتێکی هەبوو کە تەواوی نەکرد بێ و بەجێیەش بێ؟ وەڵای ئەلێوانە ئاگام لی نییە، درۆ باش نییە. زۆر سپاس بۆ بەڕێستان، دوای ناخۆشیتان بێ. بەڵێ ئەوەی کە هەیە لێ سادا مەراسیمی ساڵانەی کۆچی دوایی ئەحمەد دەروێش لە گردی سەیوانە کە لێرە بە خاکسپێر کراوە کە ئەوڕێ و هونەرمەندەکان لێرەن بۆەوەی کە بۆ ڕاگررتنی ئەم ڕۆژە لێرەن تاوەکو ڕۆحی بەرزڕا بگرن کە ئەو هونەرمەندانەی کە هاتوونەتە ئێرە مەراسیمێکی شایستە بۆ بەڕێوەچێت لێرە هونەرمەند جەزای سازی لێکاک زاگە فەرمی تێرە. زۆر سپاس دەکەم. لەم ڕۆژەیە کاس ساڵاتی کۆچی دوایی هونەرمەند ئەحمەد دەروێشە، ئێوە پەیامتان چێ وەکو کۆمەڵی هونەری میلی وەکو هونەرمەندان؟ لە ڕاستیە پەیامان چی بێمە بە خەسارەت و لە دەزانی ئەم هونەرمەندانە بەڕاستی بە شێوەیەک یانی تەئسیربان تێکە. ئێمەکو ئەو کەسانی کە قەدری و نەرەزانین لەوە تێگەشتون کە جاری تر پڕبوونەوەی شوێنی ئەمانە زۆر ئاسەمە، چکەم ئەم کەسانە بەتەنیا هونەرمەند نەبوون، ئەمانە شۆڕژێر بوون، ئەمانە هونەرەکەیان هەمیشە لە بەری میلەتە بووە. کەسێکی و هونەرمەند ئەحمەد دەروێش پێشمەرگە بووە، هونەرمەند بووە، هەموو کات لە بەری میلەتە بووە، خەباتی کردووە. خەباتی کردو لە پێناوی کلتورە، لە پێناوی هونەری میلیە، لە پێناوی نیشتیمانە، هەموو جەستەی ئازار و هەموو جەستەی شکستی ڕۆژانی خەباتی پێشمەرگایەتی بوو. ئەتوانم پێتان بڵێم ئەم شوێنێکی ئێستا لی وەستاوین کە مەزارەکەی بەرامبەری دەساڕەکەیە، ئەم یەشێک بۆ لە پێشمەرگەکانی چەخماخەی ڕاپەڕین، یعنی ئەوانەی کە تێناگەنەوە لە هونەرمەند سێ هونەرمەند کاراکتەری سەرەکی بەرپابوونی ڕۆژی ڕاپەڕی بوون حوتی سێرستێمانی. یەکێکیان ئەحمەد دەروێش بووە، ئازادەڕەش لەگەڵ هونەرمەند دڵشاد کوێستانی لێرە لەم نزیکەوە یەکەم چەخماخەی ڕاپەڕینەوەنە بەرپایان کردووە. ئەمانە هونەرمەندی میلەتن. بەڕاستی هەرچێک بڵم هیچم بۆ ناوترێ، بەس ئێمە ئەومە بنسوسیمانە وەفادارین، لە یادن ناکەین، یاد دەکەینەوە. من سەری ڕێزم دانوێنم بۆ گڵکۆکەی و بۆ خانەوادەکەی.
سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە هەیە کە ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند ئەحمەد دەروێش لێرە بەڕێوە دەچێت و چەندین لە خزم و کەسوکاری هونەرمەندان و هاوڕێیان و دۆستانی لێرەن بۆی کە یادی ئەم هونەرمەندە بکەنەوە.